ڕێبوار وەستای دانانی سیستەمی وزەی خۆرە لە قەزای چۆمان کار دەکات. دەڵێت هاوڵاتیانی قەزای چۆمان و گوندەکانی باڵەکایەتی بەهۆی کەمی کارەبای نیشتیمانی ڕوویان لە کارەبای بەرهەمهاتوو بە وزەی خۆر کردووە. بۆیە ڕۆژانە سیستەمی وزەی خۆر بۆ هاوڵاتیان دادەنین. وەڵا خەڵک ئێستا زۆر ڕووی تێکردیا هۆکارەکەی ئەوەیە بە $1000 $1500 ئەبیە ساحیبی کارەبایەکی 24 ساعت جێگرەوێکی باشە لە مۆلیدەی بۆ نمونە ئەگەر ماڵێک 6 ئەمپێری هەبی 6 ئەمپێر نزیک 56,000 یادا مانگانە بەڵام ئەوە یەک جارە بەستی کارەباش دەبیتە 24 ساعت بێ ئەوەی هیچ کاتێک کارەبات ببڕێت. 4 پەناڵ و 4 پاتری خەڵک زۆر دایانێت ئەو سعری بە $1400-1500 شتێکی باشە ڕۆژانە 8 ئەمپێر تا 10 ئەمپێر کارەبات دەداتێ. زیادبوونی خواست لەسەر سیستەمی وزەی خۆر بۆ بەرهەمهێنانی کارەبا دەگەڕێتەوە بۆ گرانی نرخی کارەبای مۆلیدە و کەمی کارەبای نیشتیمانی. سەرڕای ئەوە کارەبای بەرهەمهاتوو بە وزەی خۆر بە وزەی خاوێن دادەنرێ و دۆستی ژینگەیە لە ڕووی ئابووریشەوە خەرجی سەرشانی هاوڵاتی کەم دەکاتەوە. کارەبای نیشتیمانی بە شێوەیەکی ێزگار یان بە شێوەیەکی گونجاو و جێگیر نییە لە هەمان کادا مۆلیدەکان پارەیەکی زۆریان خستە سەر هاوڵاتیان و لە پاڵەوەیدا کار زۆر جار پابەندی بە کاتەوەنینە سەرڕای ئەوەی کەوا ئەو تاقە شەمسیەیە وا ئەکاکەوە لە ڕووی ژینگەیەوە سوودێکی ێزگار زۆری هەیە بەوەی کە بۆنی نیە دەنجی نیە و لە هەمان کادا هەر لەبەر ئەو هۆکارەشە بە وزەی سەوزدا ئەندرێ و لە هەمان کادا لە ڕووی ئابووری و پارەیەکی باش ئەگەڕێنێتەوە. خەڵکەکە ڕووی لە ئەوەی کردووە کە وزەیەکی سەربەخۆی لە ماڵی خۆی دادنێتن ئەو وزەیەش بەڕاستی وزەیەکی پاکە ژینگە پارێزە بەس پێویستە لێرە حکوومەت ئەگەر لە ڕووی ئەوەی کە کارەبای نیشتیمانیمان بۆ دابین ناکە ئەکرێتن ئەو وزەیەکیان ئەو تاقە پەنەڵانەی کە لە دەرەوە دێن بگومرجیان زۆر کەم بکرێ بۆی بتوانرێت خەڵک زۆرترین سوودی لێ ببینن. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە کاتێکدا ناتوانێت یاخود پلانی نییە کارەبای بەردەوام و هەرزان بۆ هاوڵاتیان دابین بکات. پێویستە پشتیوانی ئەم جۆرە سیستەم و پرۆژانە بێت نەوەک پێداگری لە مانەوەی کارەبای مۆلیدە بکات کە جگە لەوەی قورساییەکی زۆر دەخاتە سەرشانی هاوڵاتیان و گوزەرانیان هەمان کات ژینگەش پیس دەکات و هۆکاری توشبوونە بە چەندین نەخۆشی. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای چۆمان.